خەڵکی کوردەوار وەختتان وەخێر، نۆرۆزتان پیرۆز بێت و ئومیدوارم لە ساڵە ئایندە ئێمە بتوانینە و تەحەوڵاتە عەزیمە تاریخیە کە گەرەکمانە لە ناو کۆمەڵگای کوردەوارە پێک بێت و پێکی بهێنین، دروست و بەجێ لە ڕاستایە حرەکەت بکەین و دروست ببێت، کە من مطمئنم ئەم اتفاقە ئەکەفێت و دلیلیشی ئەوەسە کە ئێمە بە عنوانە ئینسان لە ڕەوەندێکی تاریخیە ئەو جۆرەی کە وەبیر تێتۆ و ئەو جۆرەی کە نورمە بەشەرە و تەبیعەتە بەشەرە، ئێمە مەحکومین بەسەرکەوتن و لەم ڕاستە کۆمەڵگای کوردەوار خەریکە حرەکەت ئەکا. من بەر لەوەی لە ئاغاز و دەستپێکە ساڵ 1399 گەپ و گفتوگۆیەکم بێت لەگەڵ خەڵکە خۆمان و خەڵکە ئەم کوردەوارە، هەندێک شت وەبیرە ئێوە بێرمەوە. ئەکسەریەتە ئێوە کە ئەزانن یا ئەوانەی کە ئیمکانی هەست نەیانزانیوێت با بزانن هەگەل لە مەقولەی شەڕە باوەڕمەند بە ئەوەسە کە شەڕ حەیاتە ئیجتیماعیە ئینسانەکان و میلەتەکان ئەپارێزێت. شەڕ باعثەوێت کە زانست و ئاگاهیە ئیجتیماعیە میلەتێک بڕواتە سەرەوە و بتوانێت ڕۆحە معنەویە هاوکاری و یەکڕێزی لە ناوە ئەوانە بتەوتر بکات و لە بەرامبەر هەر چەشنە خۆپەرستیەکە بوێسێت. ئەمە لە ڕەوەندێکی تاریخیە ئەتوانین وا جوابی بدەینەوە کە ئەگەر ئێوە بنوارن و ئەم داستان و چیرۆکانەی کە بەناوە تاریخ بۆ ئێوەی تعریفەکەنەوە و باس لە خوێن ڕێژان و شمشێر کێشانە تاریخەکەن کە هاتن بەشەریەت نابودکەن و هاتن کە قەتڵ عامە بێشمار بکەن لە جێگەیەک لەم تاریخە وێسیان بەریان پێگرتن. نمونەکانی وەکو ستالین، نمونەکانی وەکو هیتلەر، نمونەکانی وەکو ئەمریکا کە مەجبور بوون تەغییر ڕەفتار بدەن، ئەمریکایە کە بۆمبە ئەتۆمیدا لە ژاپۆن، ئەمریکایە کە گەرەکێسی بەهێز و بە قودرەت و بە ترساندن بەسەر ئەم دنیا بە هەموو ئەبزارێکی و زاڵ بێت، سیستەمای کۆرپۆرێشنێک کە زاڵە و سەواورە بەرترس بوون. ئەمانە ئەژێ لە جێگەیەکە بەریان پێ بگیرێت بۆ چون سیستەمە ئەمنیەتە ڕەوانیە ئینسان واکارەکات و ئەم سیستەمە ئەمنیەتە ڕەوانیەس کە لە جێگەیەکە ئینسانەکان لە یەکتری نزیکە کاتەوە کە بەر بە بنبڕکردن و قڕکردنە خۆیان بگرن. من چەند ڕۆژ پێش خەبەرێکم خوێندۆ لەو چەشنەکارانەی کە لەم کشوەرانەی کە ئێژن کۆرۆناشی و ئیتیا پەیدا کردەگەم ئەنجام بووگە. بیستم کەنیشکێک یا کەنیشکایەک لە ئیتالیا شمارە تەلەفۆنەکانە خۆیان ئەبەنە دەرە سەرای ساڵمەندان، ئەیبەنە دەرە ماڵە کەسانێک کە ئەزانن تەنیان و شمارە تەلەفۆنەکانیان بەجێ تێڵن بۆ خاتری ئەوەی ئەو ئینسانە لەو وەختەی کە خۆی لە ناو ماڵەکە حەبس کردگە زەنگ بدات ئەگەر کەسێکی نییە و لەگەڵ ئەم کەسە قسە بکە. ئێستا من ئێوەی خەڵکی ئەم کوردەوارە ئەگەڕێنمەوە سەر مەسئلەیەک بۆ لەم جامعەی ئێمە یەک زەمانی یەک سری دەستەواژەمان بوو، ئەمانوت خائین، ئەمانوت جاش، ئەمانوت فڵان بە کابرام، بۆ خاترەوەی ئەم ئینسانە ئەم جۆرە حرەکەتە ئەمنیەتە ڕەوانیە ئێمەی تەهدید ئەکرد و ئێمەی ئەورد بەرەو نابوودی و قڕکردن. بۆیە ئێمە بە سوورەتە لاشعور گشتمان هەماهەنگ بووین و هاودەنگ بووین لە بەرامبەر ڕەفتارهایەک کە قەرارە ئێمە
نابودکە. ئێمە لە درێژایی ئەم تاریخەکە بە خۆمان ئێژین مردمانێکی متەمەدن لەناوت دڵ ئەم سەرزەمینە کوردەوارە و لەم کەلەن کوردەوارە کە مەهد و دەواازەی بەشەریەت و ئینسانیەتە و تەمەدن و شەهرستانیەت بە معنای واقعی لە گرا دەستی پێکردەگە، هەر لە گرایشە و ئاخرین شۆڕش هەڵئەسێت داستانەکەی ئەگاتە سەر ئەوەی کە خەڵکی کوردەوار ئێمە داشتەهایەکی فرەمان بوو کە لە گوزارێک لە فاسڵێک لە تاریخێک فرامۆشمان کرد، چون بە ئرس پێمانگەی بوو، چون بە سوورەت لاشعور عەمەڵمان پێ کرد. بزانن لە توولە ئەم ساڵانە کە کار لەسرە ئێمە کریا، کوێهای ئێمە زەربەی خوارد، کوێهای ئێمە قابلە تەرمیم نەما، کوێهای ئێمە ترازیا و ئیستە خەریکین بەرەو کوێ ئەچین. تەماشا بکەن ئەنجێ کە تەهدید کریا لە ناوە ئەم سەرزەمینە ئێمە کە لە ناوت دڵیا خۆپەرستی بێتە دەرۆ، کە ئێمە تاک و تەریابین، کە ئێمە مقاومەتە ڕەوانیمان نەمێنێت و نەتوانین مەکەنیزمێک لە حیات اجتماعی خۆمان بۆ خۆمان تعریفکەین و دلیلی ئەوە بوو کە لەسەر ئەم جامعەیە ئێمە بە وفور کار کریا و تەوتەئە کریا لەسرە تەرازان ئەم مردمە. نۆربەرت ئێلیاس جامعەشناسێکی جوولەکە بوو کە لەم بریتانیا چەندین کتاوە مهمی نووسا. یەکێک لەوانە کتاوە مەرگە لە عوزڵەتا بوو، مەرگە لە تەنیایی. نۆربەرت ئێلیاس هات خصلەتە ئینسانەکانە گوزەشتەی بەڕەوایەت تعریف کرد، باسی کرد کە جاران سیستەمە خانەوادە چه شەکلی بوو. ئینسانەکان گشتی لە ناوی ماڵێکا زندگیانە کرد، پیر و گەورەکان خانەوادە لە ناو خانەوادە بوون. بۆیە ئینسانێک کە بەرەبەرە پیر ئەبوو ڕووی لە مەرگە کرد، وەختی ئەگەی و پەککەوتە ئەو دەوری شلوغ بوو، کوڕ و کەنیشک و نەوە و نەتیجە و ئەوانە بە دەوریەوە بوون، قەوم و خوێش و عەشرەت و هاوشاری و هاو مەحەلەیی و هاو کەسەبەی و هاو شغڵ لە دەوری بوون. وەم ئینسانە لە مەرگێکی ئارامە ئەم دنیایەی بەجێ ئەهێشت، بەڵام کارێک کە دنیای جەدید کردی مەرگی شاردەوە. یعنی ئەمانە هاتن بە تاک و تەریاکردن و شکاندنە پەیوەندەکانە عاتفی ئینسانەکان و ئەم داشتە و سەروەتە عەزیمە کە ئینسان هەسی لێیان دوور خستۆ، مەرگیان شارد و ئینسانەکان تاک و تەریا کەوتن و تەحتە ناوە حفاظەتە جامعە و حکوومەت لەمانە بریانە ناوە سەرای ساڵمەندان، کەسدارە بێ کەسویت و دەستدارە بێ دەسویت، کوڕ و کەنیشکدارویت و نەوەدارویت و تەنیا لە گۆشەی ساڵمەندانێک کەوتویت و لە گۆشەی بیمارستانێکە ئەمردی، تابوتەکە 4 نەفەر لە شارداریەک ئایان برد و ئەسپەردەیانە کرد. جامعە مەرگ ناوێنێت، جامعە مەرگ بە ڕەسمیەت ناناسێ، ئینسانەکان مەرگ ناوێنن وەلذا فکر ئەکەن کە مەرگ مەوجود نییە، نەمەوجودە ناوێنن، ئەزانن هەز، بەڵام شموو لە حاڵە ئەوان ناکە، جارێ جوانن جارێ گەنجن، عمر میانگینی گەیگەسە 100 ساڵ، بە شەرمکانی هەز بتوانێ خۆی چاوەدا نەکاتەوە. لذا تۆ ئەوێنی دەغدەغەی ئینسانەکان ئەوێتۆ ئەوەی کە چی بخۆن عمریان درێژتر وێ، چی نەکەن عمریان خراوتر وێ. لە کنارە ئەمە ئەمنیەت ڕۆحی ڕەوانی ئینسانەکان بە تەورە مطلق لە بەین چوو. سیستەمە ئەمنیەتە فیزیکیە ئینسان وەختێک کە حملەی پێەکرێت لە بەرامبەرە ڤیروس و باکتەری و میکرۆبە ئاوێسەیە. سیستەمە ئەمنیەتە ڕەوانی وەختێ دەڕاستای دەریەکوتانە وجودە ئینسان حملە ئەکات
ئەو جار مەسئلەی هێگل بەرزەوێتەوە کە داستانە شەڕ مەترحەکە یەکڕیزی دروسەوێت، تەعاونی دروسەوێت لە نێوانە ئینسانەکان هەرەن چێکە مایەی خۆپەرستیە کە ئەمنیەتە گشتی ئەخاتە خەتەرەوە ئەیها ڕەنگلی ئەدەن چون تەهدیدە مەرگەساتە لەحزەیەکە قرارە قڕ بکرێن، لەحزەیەکە کە ئەم سایە بەسەر سەریانۆ هەست. بەشەر دنیای ئەمڕۆ سیستەمە ئەمنیەتە ڕەوانیان کوشت، تەنیایان کرد، تەنیا کەوت تا بتوانێ کارکە، تا بتوانێ کار کات و بە ئینتەرتەیمنت سەرگەرمیان کرد. ئاخرە شەو بێتۆ بچێ لە کڵاپێکا دانیشێ 4-5 پاینت ئابجۆ بخواتەوە مەسکات، دەنگە موزیکێکی بەرزی لە ناوە کڵاپەکە نەهێڵە ئینسانەکان تەکە یەکتریا قسە بکەن. وەم ئینسانە دائیمەن لە عوزڵەت هاوێت و هاودەمی بوێتەوە سەگ و پشیلەیەک. وەم ئینسانە بە شدەت ئاسیب پەزیرە لە مەعرزە هەر چەشنە حەملەیەکا کە پێی ئەکرێت. ئەمما لەم کوردەوارە ئێمە وا نەبووین. ئێمە بە داشتەهایەک لەدایک بووین، بە سروەتێکی عەزیم، بە سروەتێک کە لە ئەژدادمانەوە بۆمان بەجێما، لە دایک و باوکمانەوە بۆمان بەجێما. ئێمە کە لەدایک بووین برا و خۆیشکمان بوو، ئامۆزاگمان بوو، مامۆمان بوو، خاڵۆمان بوو، پورمان بوو، دیێمان بوو، میمکمان بوو. ئێمە کە لەدایک بووین قەوممان بوو، عەشرەتمان بوو، هاوشاریمان بوو، هاومەحەلەییمان بوو. ئێمە کە لەدایک بووین لەم کوردەوارە بە مەجموعەیەکی عەزیم لە ڕەوابەتە ئینسانی لەدایک بووین. کوڕە فڵانە کەس بووین، کوڕەزای فڵانە کەس بووین، برازای فڵانە کەس بووین، خۆشکەزای فڵانە کەس بووین. وەلێ ئێمە هیچ وەخت ورد نەبووینەوە لەم سروەتە، هیچ وەخت. و ئێمە چون ئەم ڕەوابەتە عەزیمە ئینسانیمانە لە دەور بوو، هیچ وەخت ئەم ڕەوابەتمانە نەدی. بۆیە من مثالە نۆربەرت ئەلیاسم هاوردۆ تا بزانن جامعەشناسی ئەوە نییە کە تۆ بچیت لە ناوت دڵە ئەوانەی ئوروپا بە شوێنیا بگەڕێیت، کە ئەوانەی ئوروپا لەسەر جەوامع خۆیان قسە ئەکەن. تۆ جامعەشناسی کوردیت نییە، کەسێ نایەت لەسەر کورد قسە بکات. تۆ بە متۆدە ئانتۆنی گەدەنز ناتوانی دەرمۆرد جامعەی کوردەوارە قسە بکەی. ئێمە بە سروەتێکی عەزیمی ئیجتماعی لەدایک بووین، بە ئەمنیەتێکی گەورەی بتەوی ڕەوانی لەدایک بووین، بەڵام هیچ وەخت ئەم سروەتەمان نەدی. بۆیە بەرەبەرە یەواش خراومان کرد. کامل لە ئێوەمانان لەم کوردەوارە زەحمەتتان کێشا ڕابطەیەکی ئینسانی بەرقەرارکەن، عەزیەتتان کێشا بۆم ڕابطە کە ئینسانێکی تر وەکو دۆست و ڕەفیق بێتە لاتان قسەتان تەکا بکە، باوەشتان پێوە بکە. ئێوە چەند دەفە لەم خەبەرانە خوێندکتانە کۆمپانیەکانی ژاپۆن کەسانێکیان ئستیخدام کردە کە ژنەکان لە باوەش بگرن، باوەشی گەرەک. ئەم خەبەرەی کۆرۆنا کە لە ئیتالیاوە ژنانێک ژمارە تەلەفۆنەکانیان پرینت ئەکەن و ئەیخەنە ناوە ماڵەکان بۆ کەسانەی کە تەنهان تەلەفۆن بکەن لەگەڵ ئینسانێکا قسە بکەن، سفرەی دڵیان کەنەوە و گفتوگۆکەن، لەبەرەوەی ئینسان بە عاتفەوە زێنەگە. بۆیە لە براکانە کارامازۆف وەختە شەیتان، وەختە لە داستانێک کە ئیڤان وتی، وەختە لە داستانێک کە ئیڤان کارامازۆف خەریک بوو بەحسیە کرد بۆ ئالیوشا و داستانە مفتشە ئەعزەم بوو، وتی کە شەیتان وتی بە مەسیح بەردەکانە ئەم بیاوانە بکەن نان تا مردم تعزیمت بکە، بە شوێنت بکەفێ. مەسیح جوابی داوە ئینسان
بۆ نان دروست نەکریاگە، ئینسان بۆ خوا دروست کریاگە. ئینسان لە فەلسەفەی کوردیە ئێمە نەوەکو مەسیح بۆ بەزەیی کوردی دروست کریاگە. ئینسان بە عاتفە و بە مراوداتە ئینسانی و ئەم سەروەتە عەزیمە ئیجتیماعیە دروست کریاگە. ئێمەمانان هیچ کاممان زەحمەتمان نەکێشا کەسمان بوێت، بۆیە بەڕاحەتی ئەم ڕەوابەتە بە ئەرزگەیەگە پێمان نابودمان کرد، بە خەسائسێکە لە دوورۆ پێمان تەزریق کریا تحت ناوە ئیندیڤیدوالیزم، فەردیەت، کە هەمان شانی ئەدانە نارسیسیزم و خۆگەرایی، خۆپەرستی، پا بنی بەسەر مردمە خۆت هەڵکێشی. بۆیە کەوتی نەزەر بەدان لە یەکتری، کەوتینە قسەی ئەحمەقانەکردن. وتمان ئامۆزای ئێمەوە دەرد ئێمە ناخوا، ئامۆزای ئێمە بۆ فڵانە کارمان بۆ ناکە، ئامۆزای ئێمە کەی هات داوای یارمەتێکی ئێمە بە فڵانە کەس وا لە پشتە سەرمان قسەی کرد. هەر کەسێشێ بۆ خۆی زندگیکە. ڕەوابەتە قەدیم ڕەوابەتە ئۆمولە، دواکەوتگە ئینسانەکانیشی بۆ خۆیان زندگیکەن. بچینە جێگەی خۆمان بشارینەوە، بچینە کەلان شەهرەتاران، کرماشان، کە گوم نام بین، کە کەس نەمان ناسێ، نەزانێت کەین، کوڕە کێین، لەکوێ هاتگین. ئێمە ئەم سروەتمانە فڕەدا فکرمان نەکردو زەحمەت بکێشین. دروستە ئێمە لە دایک و باوکێک لە دایک بووین، برا و خۆشکین، وەلی چەندێک زەحمەتمان کێشا برا و خۆشک بووین، زەنگ بدەین، کونە دەروونە یەکتری بناسین، غەمەکانی یەکتری بناسین، بەدەم یەکتریەوە بین، بە باوەشگرتنێک، بە ماچکردنێک، بە ساعەتێ لە کناری یەکتری بوون، بە گوێدان بە یەکتری. بۆیە تاکوتەریا کەوتین، ناحەمێو بووین، بۆیە محتاد بووین، بۆیە فەقیر بووین، بۆیە هاڕیاین، بۆیە لە گۆشەکانی خیابانەوە وەردین. ئێمە ئەمانمانە لە دەستدا، لێ ئێمەیان سەند. من نایژم ئەم پەیوەندە نەماکە، من نایژم ئەم گەنجە عەزیمە لە بین چووکە، وەلی خەسارێکی گەورەی خوارد. ناگەهان لە وەخت زلزلەکەی سەرپێڵە ئینقلابێک دەستی پێ کرد بە سوورەتە تەبیعی بۆ ئەمنیەتە ڕەوانیە ملەتێک کە ئەحساسەکات حاکمیەت و نظامە کۆرپۆریشنی و تەواو دنیا گەلە کۆمەی لێکردگە قڕیکە. دەستیان بردە گۆشەی ماڵەکان و پەتوەکانیان دەراورد، دەستیان بردە قەفەسەی ئاشپزخانەکان و قوتووە کونسروەکانیان بەش کرد، دەستیان بردە قەیچی و نانەکانیان لەت کرد، پەیتا پەیتا گەیاندیانە سەرپێڵ. چون گەرەکیان بوو بێژن ئێمە نایەڵین قڕبووین، ئێمە نایەڵین لە بین چین، ئێمە ناهێڵین نابودمان کەن. ئەمە و داستانە بوو کە مەشیە تفاق بکەوتایە. چەندێک لە ئێوە بۆ ئامۆزاگ و بۆ میمزاگ و بۆ دیە و بۆ پور و بۆ مامۆ و بۆ خاڵۆتان زەحمەتتان کێشاگە کە خاڵۆتان ون، کە مامۆتان ون. ئەوەی لە ئیتالیا تفاق کەفت، ئەوەی لەم بریتانیا تفاق کەفتگە، ئەوەی لەم جەهان غەربە تفاق کەفتگە، ئەوەسە کە نۆربەت ئەلیاس بەحسیەکە تاکو تەریاکردنە ئینسانەکان بێ پەیوەندە ئیجتیماعی، بێ هۆڤیەتکردنە ئەمانە، سیستەمایزکردنە ئەمانە لەناو دڵ سیستەمهای مەسنوعیە کە هیچ نەزمێکی تەبیعی تیا نییە. بۆیە تۆ ئەمڕۆ ئەوێنیت وڵاتەکانە دنیا و حاکمیەت لە داستانە کۆرۆنا ئەترسێ.
ئەترسێت کە خەتەرە قڕکردنم ئینسانانە لەلایەن دوژمنێک کە نێ لە کۆنتڕۆڵە نظامە سوڵتە. نظامە سوڵتە بەم سەریعیە ناتوانێت کۆنتڕۆڵیکە. خوی ئینسانەکان بگۆڕێ. خوی ئینسانەکان چۆن ئەگۆڕێ؟ ئەو وەختەسە کە ئینسانەکان ئەحساسەکەن خەریکن قڕ ئەبن. بۆیە ئینسانەکان لە یەکتری نزیک ئەونۆ. بۆیە ئینسانەکان مەنیەتەکانیان ئەکوژن. مەرگەساتە سایەی بەسەر ژیانە تاک بە تاکە ئەم مەردمە پان کردەسەوە. ترس ئێوە ناخزێنێتە عوزڵەت و تەنیایی. ترس ئێوە لە یەکتری نزیک ئەکاتەوە. ئەم ترسن لە مەرگە باعەس ئەوێ بۆ خاتری ئەوەی کە ئێوە بتوانن بمێنێنەوە خۆپەرستیەکانتان. ئەو فەرهەنگە چەپەڵەی جامعەیە بازاڕیە نظامە کۆرپۆرێشنی فڕەدەن. بیرکەنەوە سەرێک لای ئامۆزاکانتان و میمزاکانتان و عەشیرەتەکانتان بدەن قەوم و خوێشتان. بتەویکەن و زەحمەت بکێشن. زەحمەت بکێشن بۆ کەسێک کە عەشرەتدانە بەدەمیۆ بن. باوکەکانە ئێمە پرسەی خەڵکی ئەچوون، عەیادەتە خەڵکی ئەچوون، پرسانیان ئەوەرد، شەو نشینی ئەچوون، عەید ئەچوون، چاویان بە یەکتری ئەکەوت. ئەم سروەتە ئیجتیماعیانە بۆ تۆ دروست ئەکرد و بۆ تۆیان بەجێ ئەهێشت تا تۆ بتوانیت بەسەر هەر تەهدیدێک زاڵ بوویت. بۆی لەم کوردەوارە ئێمە کەس لە برسیەتیان نەمرد. بۆیە لەم کوردەوارە ئێمە هیچ دوژمنی نەیتوانی بەسەرمان و زاڵ بوێ. بۆیە لەم کوردەوارە ئێمە هیچ کەس بە سوورەتە جەمعی نەیتوانی بەمان هاڕێ. داستانە هاڕینە ئێمە و نابودیە ئێمە بە مەسمومکردنە ئێمە اتفاق کەوت. ئێمە مەسموم کریاین. ئێمە بە دنیای زەرق و بەرقدار کە لە شاشەکانە هالیوودەوە هاتە دەرەوە، لە تەلەڤیزیۆنەکانە هاتە دەرەوە، بەمانە گیریاین ڕەوابەتمان ترازیە. نەوعێکی تر لە زندگیە پڕزەرق و بەرقیان نیشانە ئێمەدا کە لە پشتیا زەعف، کە لە پشتیا تاکوتەرایی، کە لە پشتیا بێقودرەتی و بێدەسەڵاتی خەوت بووم. بەڵام ئەگەر لە ئیتالیا کە نیشکێکم ڕۆ هەڵەسێ ئەحساسە مەسئولیەتەکە بەرامبەر بە جامعەی، بەرامبەر بە ئیتالیایی بوون شمارەکانی دائەنێت لە ناو ماڵ ئینسانهای تەنیا، ئینسانهایە کە پەیوەندە اجتماعیان نییە، قەوم و خوێشیان نییە، برا و خۆیشتیان نییە، کوڕ و کەنیشکیان نییە، نەوە و نەتیجەیان نییە، ئەمەلە نییانە وەختی ئێرتباتیان نییە. کاورا چووگە مناڵێکی دروست کردگە و بەریداگە و خەوەری لێ نییە. ساڵ هاز ئەو ئەچێت بێژێت نایەڵم تەنیا بیت، هەم خۆی ئارامەوێت و هەم ئەوەی کە تەنیاست. ئێستا سەربەندە ئەوە نییە لە یەکتری بترسین، سەروبەندی ئەوە نییە ئەحساسکەین کۆڕۆنا گشتمان لەبەینەوات. ئێستا سەروبەندی ئەوەسە لە یەکتری نزیکتر بووینەوە. سەروبەندی ئەوەسە ئەگەر ئێمە فکرەکەین کە ئیمکانی هەست ئەم مەرگە نزیکە ئێمەش بێتەوە محەبەتەکانمان بەرامبەر بە یەکتری زیاتر بکەین، بزانین چیها تەهدیدە ئێمە یەکرد، چیها هات نابودمان کا، چیها هات تاڵانمان کات. وامان لێ هات لە جامعەی ئێمە سواڵکەر کەوت، لە جامعەی ئێمە محتات کەوت، کەوتە گۆشەکانە خیابان، ڕۆڵەکانە ئێمە بێزمان لێکردن. جامعەی ئێمە میزان ئەسالەت و گەورەی و کەرامەت نەما، میزان بوو بە ڕقەمە ناوە بانکەکان، کەنیشکەکان بێشومان، کوڕەکان بێژنمان. لە جامعەی ئێمە محبەت کەم بوو،
کەوتینە ڕقابەتکردن و کەوتینە چاو هاوچاوی و کەوتینە کالا محوەری و قوربانیمان کرد تەمامە وجودە ئینسانی خۆمان. ئەمنیەتە ڕەوانیە ئێمە خەریک بوو نابوودی بکەن. بەڵام حاکمیەتە دەوڵەتە ئێرانی و بازوەکانی کارمەندانە نەهاتهای ئەمنیەتی گەرەکیانە خوی ئێوە نەگۆڕێن نەچنەوە سەر نەریتی ئەژدادتان. کورد هیچ وەخت عەزیزی خۆی نەداگە شارداری بیوە فڕیدا و ئاهاک بکاتۆ ملیا. هیچ وەخت بەڵکو بە عیزەتەوە خاکی کرد. ئەمە بۆ دەکوێ سێمە لەکوێ فێر بووگین لە یەکتری فاسڵە بگرین لە مەرگە ساتە. چون ئەم تەهدیدە نێ لە کۆنتڕۆڵ حاکمیەتە، ناتوانێت کۆنتڕۆڵیکە. گەرە کێسی بتان خزێنەتە ناو ماڵەکان لە یەکتری دوور بگرن، دەسۆ مشتاق نەکەن، یەکتری لە باوەش مەگرن. ئەوانەی کە ئەمرن نان بن ئەسپەردایان نەکەن، لە دەورە یەکتری نەون. ئەگەر ئەم اتفاقە بکەفێت بەرخەلافە تەبیعەتە ئینسانە، بەرخەلافە نەزمە کۆمەڵگای تەبیعیە کوردیە، سەمەرەکەی لە کۆرۆنا وەحشەت ناکترە، میزان قڕبوون وەحشەت ناکترە و تەبعات ڕۆحی و ڕۆحانیەکەی یەکجار سەختترە. ئەگەر ئەمڕۆ دڵتەنگن، ئەگەر ئەمڕۆ کەم دەسن، ئەگەر ئەمڕۆ بێکەسن، ئەگەر ئەمڕۆ کەستان لە کەس ئاوەڕ ناداتەوە، دەلیلی ئەوە نییە کەستان نییە، دەلیلی ئەوەسە کە حەسارتان لە بەینی یەکتری دانیادا، دەلیلی ئەوەسە کە بەرخەلافە تەبیعەتتان گەرەکتانە ڕەفتارکەن، دەلیلی ئەوەسە فێریان کردن لە خۆتان متەنەفر بن، دەلیلی ئەوەسە بچووک ئەنوار نەقەزایە، دەلیلی ئەوەسە واقعەن تەنیاییتان نەچێشت تا بزانن کاورایەکی تەنیا لە گۆشەی ئاپارتمانێکە وەختێک کە نیشکی شومارەیەگە خاتە ناوە ماڵەکەی ئەژێ تۆ تەنیا نیت تەلەفۆنم بۆ بکە و دانیشی لەو دێوە تەلەفۆن و ئەبێ بە گشت کەست دەردە دڵی تەکاکەی گەورەترین دارووە، گەورەترین هدیەس، گەورەترین ئەمنیەتە کە بە تۆی ئەدات و ناهێڵێت و لە بین چیت. ئومیدە زندگیت پێدات، ئومیدە گۆڕانت پێدات، ئومیدت پێدا شەڕکەی مناڵەکەت لە بین نەچێ، شەڕکەی دایک و باوکت لە بین نەچێ، شەڕکەی ژنت بپارێزی، شوت بپارێزی، ئەوەت پێدا. ئەوەسە ئەو شتەی کە لە وجودە توا دانریاگە و بە سوورەتە مەناسک بۆ تۆ بەجێیان هێشت. نۆرۆزە ساڵ 1392 سەراغازە تەحولە تاریخی ئینسانە کوردیە بۆ هەڵگرانە سەر ڕەچەڵەکە خۆی. زەحمەت بکێشن بۆ ڕەوابەتێک کە بە ئیرس بردەکتانە، خەیلە سەروەتێکی عەزیمە، ئامۆزاگت بوێت، میمزاگت بوێت، عەشرەتت بوێت، کەست بوێت، بە دەوتۆوێت، لە دەورە یەکتریا بوون، خۆشی بێ بەیەکۆ، مەرگ بێ با بەیەکۆ بێت. ئینسان تەنیا نەوێت کە تەنیایە لە مەرگ کەسیفتەرین شکنجەس کار ئینسانێکەی کێشێت، هەر لەحزە هەر سانیەکی سەدەن عەزابی دەردناکتر لە مەرگی هەست. بۆ ئێمە متمەئین نین. ئەم داستانە کۆڕۆنا خویە ئینسانەکان ئەگۆڕێت. ئێمە متمەئین نین هەروە کە کەنیشکەکانە ئیتالیای وادار کرد
ڕکاب لێبن و بە دوو چەرخە بڕۆنە دەرا ئاپارتمانەکان و تەنیاکان بدۆزنەوە بەسەریان کەن. لەو ئیتالیایی وایژن کۆرۆنا بیدا دەکا و خەڵک خەریکا کوژێت، کەنیشکە ئیتالیایەکان تەنیاکان نەدۆزنەوە. خەڵکەم کوردەوارە ئێمە بتەوتر ئەوونۆ، خەڵکەم کوردەوارە ئێمە لە بەرام بەرە هەرەنچ ئەم کوردەی تهدید کرد ئەوێسێت، لە بەرامبەرە خۆپەرستە، لە بەرامبەرە پوڵپەرستە، لە بەرامبەرە ئەوەی کە تەفرەقە ئەخات و فەساد ئەخاتە ناو جامعە، لە بەرامبەرە ئەوەی کە ڕزاڵەت تێرێتە ناو جامعە، لە بەرامبەرە ئەوەی کە ئیعتمادی لە بینمان هەڵگرت و نەمانتوانی یەکتریمان خۆشگەرەک بێت، لە بەرامبەری ئەوەی کە تەماعی تێمان کرد و حرسمان خوارد و حەسوودیمان بە یەکتری کرد و نەفرەتمان لە یەکتری کرد و لە یەکتری دوور کەوتینەوە. تەمامی ئەمانە دەفعەکرێت. حاکمیت بە خود ئەتوانی بەرە بەرە ورد ورد ئێمە بترازێنی، بمان بات بەرە و هەڵدێر فاسدمان کات بەرە بەرە. بەڵام لە پڕێکا و شتێکە یا خۆیان دروستیان کرد یا لە دەستیان تەرازیە بنیان خۆیانی پێ هەڵئەتەکێت. ئەم دەحفە ئەو ناتوانێت کۆنتڕۆڵ بووگ ئەم تهدیدەی بەدەستەوە بێت. بۆیە کۆرۆنا ئێوە متحید ئەکا لە بەرامبەر تەمام دوژمنانێک کە قەستە نابوودیە ئێوەی بوو. ئێوە تا ئێستا بیرتان لە ڕەوابەتتان نەکردبوو، لەم سروەتە عەزیمە، لەم پەیوەندە ئیجتیماعی و عاتفیە کە هەستان، لەم ئەمنیەتە بەدەنیە کە هەستان. ئەگەر لەشە ئینسانە کوردی مقاومترە لە لەشە کاورای ئیتالیایی و کاورای کرمانی و تارانی، دلیلی ئەوەسە هەنووز لە کۆمەڵگای کوردەوارە بڕێک پەیوەندهای ئیجتیماعی و عاتفی ماگە وەماو. ئەگەر ئەوێنن ئامارە مەرگومیر و پیر و پاچاڵەکانە کوردەوار کەمترن لە جێگەکانتر، دلیلی ئەوەسە هەنووز لەم کوردەوارە پیرەکانمان و دایک و باوکەکانمان وانە لای خۆمان گەرچی قەرار بوو فاسد بووین، بەڵام دەرەجەی فەسادە ئێمە بە ئەندازەی دنیای غەرب نییە. بۆیە ئەمنیەتە ڕەوانیمان هەست، بۆیە بە سوورەتە ڕەوانی ئەم بەدەنە ئێمە مقاومترە لە ئەمنیەتە دیگەران. بۆیە تو ئەبینی کاورای کوردێژێ من کوردم و کۆرۆنا لە بینم ناوە، چون مطمئنە بە ئەمنیەتە ڕەوانیە خۆی، بە پەیوەندهای ئیجتیماعیە خۆی. ناترسێ کەسێ مناڵەکەی بەخێو نەکات ئەگەر کۆرۆنا بگرێت، براکەی بەخێویەکە، خۆیشکەکەی بەخێویەکە، ئامۆزاکەی بەخێویەکە. ناترسیە. سرعەتە فەسادە کۆمەڵگای ئێمە دەستکردە فعالینە جامعی مەدەنیە، دەستکردە ئەلیتە بەرساختەست، دەستکردە ئەحزابە. ئەمانە دەستکردن، ئەمانە بەرخەلافە تەبیعەتە ئینسانە کوردین و تەبیعەتە ئینسانە کوردی لە بەزەنگەی تاریخیا لەو تیکەی مەرگەساتە هەڵەسێتەوە. ئەم عیفە و ئەم فەسادە دەستکردە لە بەری نەچێت. بۆیە خەڵکی کوردەوار کە بەسەرە ترسەکانتان و زاڵ بوون کە خاس فکرتان کردو، بەرە بەرە ئێمە شاهدین پەیوەندەکان بتەوتر ئەوێتەوە، سەر لە نوێ دائەڕژێتەوە، قباحەتەکان کە ئەم میلەتەی نابود ئەکرد ئەگەڕێتەوە و ئەم میلەتە بە سوورەتە یەک دەست متحید لە بەرامبەر تەهدیدانێک کە بەتوو لە ئەم ساڵانە هاڕینی ئەوێسێت و بنیانیان هەڵەتەکێنێت. ئێمە وا ئەکەین و ساڵە 99 ئاغازە پایانە ڕەزاڵەت و نگریسی و ساڵەکانە کۆرۆناس. نایەوە خۆش.